دکتۆر ئەنوەر مەڵخادر سەرۆکی بەشی یاسا لە کۆلیژی یاسا لە زانکۆی نەولج بە بۆنەی ڕۆژی جیهانی پارێزەران گەرمترین پیرۆزبایی ئاراستەی سەرجەم پارێزەران دەکەم و ئاراستەی خۆمان و قوتابیانی کۆلیژی یاسا و ئەوانێک کە دەرچوینە و ئەوانەیە کە ئێستا کاری پارێزەرایەتی دەکەن بە ناوی کۆلیژ و بە ناوی زانکۆی نەولج ئەم پیرۆزباییان لێ دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکانیان. کاری پارێزەرایەتی کارێکی زۆر گرنگە بە تایبەتی ئێستا لە دادوەرایەتیان لە قەزا ناتوانن بەبێ پارێزەر بڕوە لە بەوەی پارێزەر پێی دەگوترێ حاقازی بە پێوەستا و یان وەستقاضی القضاء الواقف و حاکمیش خۆی القضاء الجالس ئەو دانیشتووە بۆیە ئەم کارە بۆ یەکتر تەواو دەکرێت بەبێ وان کار ناکرێت و هیوادارم ڕۆڵی گرنگیان هەبی لە بابەت چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان و ئێمەش وەکو کۆلیژی یاسا ئەم دروشمەمان هەڵگرتووە کە چۆ بتوانین پارێزەرێکی باش دەربسوێنین بۆ هەرێمی کوردستان کە سوودی هەبێ و بتوانێت کار بکە کار بدۆزێتەوە لە داهاتوو چ لە بواری پارێزەرایەتی بی چ لە بواری بۆ خەڵک یان پارێزەرایەتی بۆ کۆمپانیەکان هەتا پارێزەرایەتی لە دەرەوە وامان لێ کردووە بپێ ئەو بەرنامەی کە دامان ناوە توانای هەوی لە دەرەوە ئەم کارە بدۆزێتەوە دووبارە پیرۆزباییان لێ دەکەم. ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن لە کارەکانیان و زۆر سوپاس.